بەناوی هەردوو هەواڵی هاوسەرۆک کاک پاوڵ و کاکلاور و هەواڵانی نووسی و سەرکردایەتی نیشتیمانی کوردستان هەم سڵاو هەم لە خزمەتان داین و پشتیوانتان ئینشاڵڵا. من زۆر دڵخۆشم کە لێرە شتێکی جیاوازم دی بەڕاستی لە دەربەندیخانی خۆشەویست لە خزمەت ئێوەدام وە شتێکی جیاوازم دی، ڕاستمێکی جیاواز بۆ کۆمەڵێک گەنجی جیاواز کە وەردەشوانی بەتوانان بۆ هەموو ناوچەکان تەنانەت بۆ لادیەکانیش دەڕۆین بۆی کە لە نزیکەوە ئاگامان لە ئازار و کێشە و گرفت و کۆسبەکانی بەردەم وەردەشوانان بێت. حسین بە سازدانی مەراسیمی دابەشکردنی خەڵات بەسەر تیپە سەرکەوتووەکاندا سوپاس بۆ خۆی گەورە پاش 3 مانگ لە خولی فەرمیەکەمان هەردوو ئاستی پلەیەک و پلە دووەکانی دەربەندیخان کە خۆی هەردوو خولەکە بریتی بوو لە 156 یاری خولەکە بە شێوازی دەوری ڕۆژ بڕێەوە. سوپاس بۆخوا بە شێوەیەکی جوان و سەرکەوتوانە کۆتاییمان پێهێنا ئەوەی بە ئێمە بکرێ وەکو لیژنەی تیپە میللیەکان لە خزمەتی وەرچی شارەکەمان و ناوچەکەدان هیواداران لە عێنانی بەرپرس حکومی کەسانی بەرپرس هاوکار و پشتگیرمان بۆ ئەوەی بتوانین زیاتر ئیش و کار و چالاکیەکانمان بەرەو پێشەوە بچێت و خزمەتی زیاتری لاوان و گەنجان بکەین لە شارەکەدا.